زۆرن ئەو هونەرمەندانەی کە هەوڵ ئەدەن لە ڕێگەی مۆزیکی کوردیوە لە ڕێگەی هونەری ڕەسەنی کوردیەوە هونەرەکەیان یاخود مۆزیک و فەرهەنگ و ئاواز و مۆسیقای کوردی بە دنیا بناسێنن. بێگومان یەکێک لەو میوزیسیانانە کاروان حەمیدە کە خاوەنی چەندین بەرهەمە و چەندین کاری زۆر جوانی هەیە. بە خۆشحاڵیەوەم ئێوارێ لە ستودیۆ کورسات مەگەزین میوانمانە. کاک کاروان بەخێر هاتی. لە دوایین پرۆژێک تۆ دەست پێ بکەین؟ وەڵا بە ئارەزوی خۆش پرۆژەیەک دوایین پرۆژەی من بڵێن گەڕانەوەم بۆ کوردستان ئەو بوو کارێکە وەکو ڤیدیۆ کلیپ ئەتوانم بڵێم وەکو کورتە چیرۆکێکیش باسی عەلی عاشقەکەم. عەلی عاشق ئاوازەکەی هی خۆمە و هۆندراوەکەشی هی خۆمە بڵێن دابشکردنی مۆزیک مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگرمەیە بە خۆشحاڵیەوە لەگەڵ هەر سێ کاروانەکە بە ئامێری بڵێن هەوایی کاروانی نەی و کاروانی باڵەبان و کاروان حەمید حەلاق هەر سێ کاروانەکە تێکەڵا و بەو کارە بووینە. زۆر باشە. هەوێنی کارەکانە لە چیوە با بڵێن سەرچاوی گرتووە؟ بەڵێ خۆی لە ڕاستی ئەم کارەی من بڵێن شعری لەو کاتە کە بڵێن ئەو شعرم نووسیوە لە سەرەمەرگی مناڵەکانم بووە، بەڵام من لە 2016 کارێکم بۆ مناڵەکانم کردووە ڤیدیۆ کلیپێک بە ناوی هەژان لەگەڵ کاک باڤێڵ سەرهەنگ خاوەنی ستۆدیۆ یادمیدیا. ئەمەیان گوتم با شێوازێکی تر بێ با بڵێن عەلی عاشق هەڵبژێرم. عەلی عاشقش ئێستەکانە لە ناو کوردستانی خۆمانە خەڵکی زۆر دەیان ناسی بەداخەوە ئێستا لە ژیانە نەماوە. ئیتر ئێمەش وەکو هونەرمەند زیاتر ئەو تومەحەمانەیە کە کەسێک هەڵبژێرین بۆی دەنگدانەوەی باشتر بێوت و لەلایەکشەوە حەزم کرد چۆنەڵی داستانی عەلی عاشق بە دنیای دەرەوە بناسێنم لەبەرەوەی ئەتوانین تێکستەکەی بکەین ئینگلیزی و کەوا بڵێن ئێمە کەسێکمانی عاشقی. ئەم کارانە کامی زۆر سەرنجڕاکێشە بۆ دەرەوە کە زۆر با بڵێن سەرنجەبات با بڵێن تەرکیزکردنە سەر کارەکتەرەکان یان داستان و یان چیرۆکەکان؟ ئەوەی ڕاستی لە ئەوروپا بڵێن ئەوروپا بەگشتی تەمەشای هەر هەمووی دەکەن، هەم موزیک و هەم بڵێن ئەکتەرەکان و هەم ڤیدیۆ کلیپەکە ینی لە ئاستێکە ئەوان بڕاتە بێ تەمەشای بەوردی هەموو کارەکەیەکەن. هەتا ئێستا هەوڵمان داوە بە جوانی کارەکە بڕاتە ڕێوە. پێم وابێ لە 6 مانگ بۆ 7 مانگتر ئینشاڵڵا تەواو بێت و زۆر باشە. ئەو ئامێرە کوردیانەی کە زۆر بەکارهێنن وەکو وتم هەر سێک کاروانەکەیە مامۆستا کاروانی باڵەبان لە سلێمانی. ئەمە بەنسبەت دوایین پرۆژە؟ بەڵێ دوایین من بەگشتی باس ئەەکەم بە تایبەتی ئەو کارانی کە دەنگدانەوەی زۆری هەیە. دەنگدانەوەی زۆری هەبێ ڕاستەکەی خۆی من کاری من لە دوو ڕوانگەوە دەست پێ دەکات. من بڵێن بۆ نمونە کاری کۆنسێرت و ڤیستیڤاڵ و ئەوانە ئەوە بۆ ناساندنی نەتەوەی کووردە، بەڵام وەکو ڤیدیۆ کلیپ ئەوە بۆ ناساندنی خۆمە. ینی لەو دوو ڕانگەوە ئەبێ. بەڵام بڕاستیت پێ بڵێم کۆنسێرت و ڤیستیڤاڵەکان زیاتر دەنگدانەوەی ئەبێت لە ئەوروپا. باشە. کۆنسێرت و فستیڤاڵەکان تۆ بۆ خۆت بەتەنیای لەوێ یان لەگەڵ گروپ ئیشەکەی؟ من وەکو کورد بەتەنیام و لەگەڵ چەند گروپێکە لەبەرەوەی من لەگەڵ گروپێکە نیم بڵین سابت بم لەگەڵ ئەو گروپەیە، بەڵام ئێستەکانە من لەوانەیە بڵێم من بوومەتە نوێنەری کورد لە وڵاتی هۆڵندا. هەر کەرنەڤاڵ و ڤیستیڤاڵ و کۆنسێرتێک بکرێ یەکسەر ئەگەر کوردیش نەبێ نەخێر خۆ کورد نین ئەوانەی لەگەڵیانە کار دەکەم. زۆربەیان بڵێن لە وڵاتی دەوروبەری ئەو ئەوروپا لەوانن. لەگەڵ کووردا ڕاستەکەی بەداخەوە تا ئێستەکانە نەوتوانیەوە لە ئەوروپا کاریان لەگەڵا بکەم. زۆر باش. ئەو بەرهەمانەی کە زیاتر لەوێ با بڵێن بەشداری پێەکەی لە ئەو فستیڤاڵ و ئەو چالاکیە کلتوریانە بە تایبەتی زیاتر چین بەرهەمەکان و ئامێرەکانیش؟ ئەو ئامێرانەی کەوا من لەوێ لەگەڵیانە کارەکەم ئەو ئامێرە هەوایەکانە هەمووشی تایبەتن بە کورد
بۆ منە شمشاڵە و نەیە و بەباڵ لەبانە و لەگەڵ ئەو جلە کوردی خۆم کە دایم ئەو جلە کوردیا پۆشم و گۆرانیەکەش کە تو هەڵی ئەبژێری ئەبێت و گۆرانێک وا هەڵبژێری کە بۆ منە ئەو ئەوروپیانە بتوانن لەگەڵ تا بیڵێنەوە یەکێ لەوانە گۆرانی مامۆستا شەماڵ سایب ئەرێ لەیلی ینی زۆر بە ئاسانی ئەچێتە ناو ئەو و لە هەر فیستیڤاڵ و کارنەڤاڵێ وەڵی لە ماوەی هەفتەیەکە دیسان و گۆرانیان پێم دووبارە کردەوە بەڵام لەگەڵ ئەوەی گۆرانی ئەرێ لێلێ گۆرانی تریش ئەڵێم ینی بۆ خۆم ئەڵێم هەتاکەی من ئەرێ لێلێ بڵێم بەڵام ئەڵێم مادەم ئەمان پێیان خۆشە بام گۆرانی تریشی لەگەڵا بڵێم بەڵام ئێستەکانە لە هەر فیستیڤاڵ و کارنەڤاڵێ بێ بڕاتە بێ ئەرێ لەیلێ لە پێشەمێتی باش تێبینی ئەوان چییە لەسەر ئەو گۆرانیانە تێبینی ئەوان ڕاستەکەی زۆرتر ئەوان حەزەکەن لە دنیای دەرەوە زیاتر بناسێن بۆ نمونە لە هەموو نەتەوەکانە ئیتر کووردە ئەفغانەیان لە هەموو جۆرەکان ئیتر زیاتر ڕاستەکەیت پێ بڵێم من کە لە کۆنسێرتەیان لە فیستیڤاڵە باشدارە بم ئەوان دێن بۆ لای من ینی ئەیانوێ ئەم کەسە بناسن ئەمە لە کوێوە هاتووە ئەجا فرەنەتەوەی بەڕاستی لەوانە شتێکی زۆر باشە و پێشیان خۆشە زۆر باشە لەناو ئەو چالاکیان ئەو فستیڤالانەی کە ئاوا فرەنەتەوەیە و فرەکەڵچەرە بە تایبەتی چ نەتەوەیەک هەیە کە کەڵچەرەکەیان لە ئێمە نزیک بێ لە ئێمەوە بڕواتە بێ وابزانم نییە چونکی ئێستەکانە نەتەوەی تروک لەوێ هەن فارس تا ڕادەیە لە ئێمە نێزگن بەڵام نەتەوەکانی تر هەر کەس و جیاوازی خۆی هەیە بەڵام لەو باوڕێم فارس کەمێک ئەوش لە جلوبەرگانە بەس لە گۆرانی و لە ئەم ئامریکا ئێستا هێناوتە ئەمە باڵەبانە بەڵێمە باڵەبان ئەمە شێوەکەی فەرقی هەیە لەگەڵ باڵەبانی تر ئەمە هیچ جیاوازێکی نییە لەگە باڵەبانی خۆمە بەڵام من ئامێرەکانی من چووکی لەگەڵ ئەو ئۆرکێستران نێو دەوڵەتیانە ئیشەکەم ببوورە ینی ئەبێ من ئامێری چۆنەڵی ئۆرژیناڵ پایدا بکەم ئەمانە زۆربەی دروستکراوی وڵاتی ئەرمەنیان بەڵام هیچ جیاوازێکی نییە باڵەبان هەر باڵەبانە بەڵام ئەوان لێوێ پێی دەڵێن دوودوک ئەتوانین گوێمان لە شتێک بێ بەڵێ بەڵێ بە تاکیت
دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس. بەدەر لەو چالاکیانەی کە تۆ بۆ خۆت وەکو کورد بەشداری ئەەکەیت بە تایبەتی ئەو چالاکیە کللتوریانەی کە لە ئەوروپا سازەکرێت، ئەم ئامێرانە چەندێک ئامادەیان هەیە لە ناو ئەو چالاکیانەیە کە ڕۆڵ دەبینن. بەڵێ و مۆزیک ژێنی کورد بەشدارە. ئێستا بن ئەگە باسی وڵاتی هۆڵندا بکەم، دوو ژەنیاری ئامێری ئەم باڵەبانەمانەیە. بە خۆشحاڵیەوە من وەکو کوردێکی خۆمان و کاک ئیمرانی ناوە، ئەویش خەڵکی کوردستانی بە باکوورە، ئەم ئامێرانە زۆر بە ئاسانی دەچێتە لەگەڵ ئەو ئامێرانەیە دەگونجێت. لەبەرەوەی تۆ ئەگەر تەمەشای موزیک بکەی، موزیک یەک زمانی هەیە، ینی زۆر بە ئاسانی هەر ئامێرێک بۆ نمونە ئەتوانێت لەگەڵ ئامێرەکانی هەموو کلارنیێت و ئەمانە زۆر بە ئاسانی بگونجێت. بەڵام لەوێ یەک شتێکەیە، ئێمە ئامێرێکمانەیە بڵین مەقامێکمانەیە، مەقامی بەیاتە، ئەویش لە مەقامەکەیە تۆنی بڵین ڕوبعی تێدایە، کەمێ بۆ ئەوان زەحمەتە. بەڵام بۆ نمونە من هەڵەسم کە گۆرانیەک یان ئاوازێک لەگەڵیانە عەسفەکەم بۆ ئەوەی لەگەڵ بۆ ئەوانە زۆر ئاسانکاری بێ و بگونجێت. باش، لە هەموو چالاکیەکان تۆ بۆ خۆت بە تەنیا بەشدارە بیان ڕێکەوتووە لەگەڵ گروپێکی کوردی مەبەستمە کە هەڵپەڕکەی کوردی تیاابێ و گۆرانەکان کوردی بنجێت. هەتا ئێستەکانە لەگەڵ گروپی بڵێ کوردی نەوەڵات تا ئێستەکانە هیچ کار و چالاکێکم نییە لەگەڵ ئەو ئۆرکێسترانێ و دەدا وڵەتیانە. بەداخەوە هەر خۆمم لەگەڵ ئەو گروپانەیە کارەکەم، لەبەر ئەوەی ژیانی ئەوروپا بەڕاستی زەحمەتە. ئێستەکانە بڕواتە بێ من ئەو هەموو کار و چالاکیان ناکەم، ینی لە 90 من خۆبەخش ئەو کاران ناکەم. ئەجا کە تۆ خۆبەخش کردت، باوەڕ ناکەم کەسێتر ئەو توانایی هەبێ کە وەکو من بتوانێ خۆبەخش بیکە، بۆیە لەگەر گروپی کوردیا زۆر زەحمەتە بێ. باشە، هۆکارەکەی ئەوەیە کە تۆ بۆ خۆت وەکو باڵێن هونەرمەندێکی کورد بە تەنیا لەگەڵ ئەو گروپانە کارەکەی. بەڵێ بەڵێ، لەبەرێک کە خۆتان گروپتان نییە. خۆمان گروپمانی وەکوتیشم زۆر زەحمەتە ئێمە لە گروپێک وەکو کورد کۆ ببینەوە. هەتا ئێستەکانە بەڕاستەکەیت پێ بڵێم شدوا ڕووی نەداوە لەگەڵ گروپێکی کوردیا بتوانین ئەو کارە بکەین لەگەڵ ئۆرکێسترایە. بەڵام من تا ڕادێ ئەگەر بە تاکیش بێ توانیمە ئەو پەیامی خۆم بنێرم بۆ دنیای دەرەوە. زۆر باش. ئەمە وەکو کارەکانی تۆ لەگەڵ ئەو گروپە ئەوروپیانە، وەکو با بڵین ئەگەر باسێک لە ڤیددیو کلیپەکانت بکەین، چەندێک کار بۆ ئەوە کەیت کە هوەری کوردی و مۆزیک و کەڵچەری کوردی بە دنیا بناسیێنی، ئەوەندەی کە کار بۆ ئەوواکەی کە بۆ نمونە لە سوشال میدیا کارەکان زیاتر بڵاو ببێتەوە خەڵکی زیاتر ببینێ. بەڵێ، وەکو ڤیددیو کلیپ وەکوتم ئەوە بۆ خودی خۆمە، بەڵام ڤیددیو کلیپەکانی منیش بڕواتە بێ هەمووی پەیامی لە دواوەیە. ئەگەر چۆنەڵێ کەمێک بۆنی کوردایەتی و کوردستانی لێنەیە بڕواتە بێ من کارەکە ناکەم. بۆ نمونە کارێک لەوانە من بۆ هونەرمەندی ڕەشۆ زیرەک ئێمە کارێکی خێرخوازیمان کرد، بۆ نمونە کارێترمان کرد بێ پەنایان، کارێترم کرد ئاخێک بۆ نیشتیمان، ئەو ئازاری کوردی خۆمانە کە بە دنیای دەرەوە ئەو کارانە بگەێنین. ئەمەش دوای کارمە بێکەوە بتوانن دیسانەوە عاشقێکی کوردی، عاشقی کوردستانی بە دنیای دەرەوە بناسێنم. یعنی بە هەر حاڵ کارەکانی من هەمووی ئەبێ پەیام بێت، نا هەر ڤیددیو کلیپ و هەر ئاوا بە شێوازی خۆی بڕوا. بەڵام حەزش ناکەم کارەکانی من هەر لە سۆسیال میدیا بڕوات و ئیتر دوای ئەوە هیچ باسێک نەکرێیان لە کەناڵەکان لێ نەدرێ. بە خۆشحاڵیەوە تا ئێستەکانە توانیم بڵێم لە 60 بۆ 70 کارەکانم بەباشی ڕۆشتووە. زۆر باشە. هیچ کارێکت هەیە تایبەت بە پارچەکانی تری کوردستان؟ ئەوەی ئاخێک بۆ نیشتیمان ئەوە بۆ هەر 4 پارچەی کوردستان بوو، لەبەرەوەی کوردستانی ڕۆژەڵاتمانێنا، باشوورمانێنا، باکوورمانێنا. بۆ خۆت بە تەنیا ئەو کارت کرد؟ بەڵێ، بەڵام نا هەرخۆ هەمووی هەر هونەرمەندێک و لە پارچەیەگەێنا ئەنجا پیشانی دەرەوەی
دنیاماندا کە ئێمەی کورد ئازارمان چەندێ زۆرە بەڵام بەداخەوە کە بڵێن لە ئەوروپا لێمان تێناگەن ئەوەی یەکێ بوو لە هەر چوار پارچەی کوردستان. لە هیچ کام لە تیڤەکانی ئەوروپا گۆرانەکانی تۆ ڕۆشتووە؟ کەناڵێک ئەوەی ڕاستی بێ یەک پارچە موزیەکم ڕۆشتووە بە ناوی ئەویش هەژان بوو لە 2016 هەتا ئێستش ئەو کلیپە لێ دەدرێتەوە. ئەوە بووتم هەژان بۆ وەفاتی مناڵەکانم ئەو کارم کرد. 5 ساڵ لەگەڵ هونەرمەند باڤێڵ سەرهەنگ خاوەنی ستۆدیە یادمیدیا ئەو کارەمان ئەنجامدا و هەتا ئێستا وەکو موزیک لە کەناڵەکانی ئەوروپا بینەکرێ پەخشەکرێت. بەنیازیت هیچ کارێک بکەیت جگە لەم کۆتا پرۆژەی خۆت کە باست کرد؟ ئەوەی ڕاستی بێ ئێستاکانە دوسێ کاری هونەری ترم هەیە. بۆ نمونە کوردستان بوونی کەرکووک بە هونەر بسەلمێنم. بەشەکەی کوردستانی تەواو بووە. ئەبێ من لە ئەوروپا بەشەکەی ئەوروپای تەواوکەم بۆ نمونە لەگەڵ ئۆرکێسترایەکە. بەڵام بەداخەوە تا ئێسکانە لەبەر بودجەی خۆم ئەو کارم جارێ وەستاوە بەڵام ئەو ئینشاڵڵا بەردەوامە بێ و گەورەترین کاریشم ئەوە کارێکە بۆ کوردستانە. هەر کارەکەشم ناوی کوردستانە و بە ناوی کوردستانەکەمە. ئەوە نزیکەی 100 هونەرمەندی هەموو وڵاتەکان بەڵام هەمویان ئافرەتن وەکو کۆڕ وەکو کۆرس لەگەڵ منە ئەیلێنەوە. ئەوە دەنگی تەواو بۆ 100 بە چاوەڕێی ئەوەی بزانین سپۆنسەرێیان کارێکی بۆ بکەین بۆی بتوانین ڤیدیۆ کلیپەکەی لە وڵاتی هۆڵەندا ئەنجام بدەین. دەستەکانت خۆش بێت. سپاس بە تۆ کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بوویت. کاروان حەمید میوزیسیان سپاس دەکەم جارێکی تر.